من یاسین عەبدوڕەحمان دانیشتووی شاری ڕانێمە لە ساڵی 2013 ئیشمان دەستمان بە ئیشی سەر دیوار کرد نووسینی سەر دیوار یاخود وێنەی سەر دیوار ئێمە گروپێکمان دامەزران بە ناوی گروپی چاوەوە کۆمەڵێک کەس نزیکی 15 نەفرێک 15 گەنجێک لێ هاتووی ئەم شاری ڕانیە بووین بەڵام بەهۆی زروف و هەر کەسە و بارودۆخی ژیان و گروپەکەمان تا ڕادەیەک هەڵوەشایە بەڵام لەگەڵ برایەکم بە ناوی عەبدوڵڵاوە نازناوی ڕێبەڵە لەگەڵ ئیشەکانمان دەکرد و کۆمەڵێک ئیشمان کرد کە پەیامدار و پەیام بەخش بوو لەسەر شوێنە گشتیەکان یاخود شوێنێکی تایبەت بێت بەڵام زانیمان کە خەڵک حەزی بۆ شتانە چاوی تێر بۆ ویسمان شتێکی نوێ بینە کایەوە کە شتێکی نوێ بکەین ئەویش ئەو بوو وێنەی سێڕەهەندی کە خەڵک زۆر حەزی لێ بوو شتێک بوو نەکرابوو لەسەر شەقام وێنەی سێڕەهەندی لەسەر کاغەزەوە هێنامانە سەر جادە و شەقام بۆیە وێنەی سەر شەقام ئەوەی کە لەسەر جادە و شەقام دەیکێشی وەکو بەردەوام پێشانگایەکی کراوێ و فریە هەموو کاتێک دەتوانێت ئینسانێک بێت سەیری کات و دەتوانانی پامی خۆی تا بگەێنی و بۆ نمونە وێنەی ئێستا بوو نە کامێرە ڕۆستاندەکە کەسێک دەتوانێت ڕسمی لەگەڵ بگرێت لەگەڵ وێنەی خۆی واقعی خۆی بیگونجێنێت و ئێمە کە دەستمان بۆ ئیشە کرد پێشتر شتێکی وا حاڵاتی خوامان نەدیت بوو بۆیە خەڵک بە گڕوتینەوە بە حەزێکی زۆرەوە بە هاندانێکی معنەوی زۆرەوە لەگەڵمان بوو زۆر هاندانیاندان زۆر پشگیریان کردنەوە ئیشانێکی ئێمە دەمان کرد هەر هەمویان لەسەر حسابی خۆمان بۆ لەسەر ژیفان و باخەڵ خۆمان بۆ هەندێک ئیش هەبووە لایانی پەیوەندیدار ئەوانەی کە پەیوەندیان بە هونەرەوەیە جارە خراپ یاخود کارتی تایبەت یاخود حکومی بێ یارمەتیان داوین بە پێی کەلوپەل ئەو کەلوپەلێک کە دیاریکراوە لە هەندێک شتی دیاریکراوە ئیشەکانی ئێمە چکە ئێمە موقعی دەواازەی ڕاپەڕینە ئیشەکانمان بۆ یادی ڕاپەڕین بووە ئیشیکەی پەیامدار بووە تێکەڵمان کردو لەگەڵ ئەو هونەرە بەرجەستە بێ بۆ خەڵکی واتە هەموو هونەر بووە هونەرێکی سێڕەهەندی بووە هەم شتێکش بۆ پامێکشمان گەیاندووە ئیشی سێڕەهەندی دەتوانی بە دوو گۆشەی جیاواز بیکەی بە سێ گۆشە بیکەی بە چوار گۆشە بیکەی بە چەند گۆشەیەک بێ تێیدا فراوان بێت و ئیش تێداکردنەکەی قورستراوە لەگەڵ ئیشیکەی تەبیعی ئیشی دیوار هەر وەکو تابلوێک بووە بەڵام ئیشی سێڕەهەندی چەند گۆشەیەک دەتوانی پێی بگری ئینسان کە دەتوانێت کە ڕسمی دەتوانانی بیگونجێن لەگەڵ ڕسمی خۆی و کار و سکەیزەکەی خۆشی جیاوازە چکە بەشێکی بۆ ئەم کامێرەکە بەشیستان دەکەی بەشێکی دەکوێتە سەر ئەرزەکە بە شێوەیەکی دوور و درێژتر دەردەکەوێت دەبێ وابێ لە گۆشەیە کۆدیاریکەی ئینسان چاوی تێدا کۆبکاتەوە وەکو واقعێک دێتە بەرچاو بەرجەستە جاتاتن ئەو کەسێک کە ئیشەکە دەکات لێ هاتوو بێ ئیشەکە جوانتر دەردەچێت هەر لە بچکەوە حەزم لە خۆشنووسی و وێنەکێشان و ئەو شتە بووە وەکو خودی خۆم شەریعەم تەواو کردە شەریعەی سلێمانی ساڵی 2016 بەڵام وەکو ئەوی کە حەز بێ ئەو وێنەکێشان و شتە هەر هەمووی خۆڕسکە بە هەندانی خۆمەوە بە هەوڵی خۆم بووە ئیشی سێڕاندی وەکو هەر ئیشی کە بە فێرکردن یعنی ئێستا بۆن عالمی ئێستا تەکنۆلۆژیا سوسیال میدیا زۆر باوە هەموو فێرکاریێک دەتوانین لە یوتیوبەوە چاو لە هونەرمەندانی تر بکەی و بۆ خۆت تەقلیدیان بیکەی ئێستا بۆ نەکەم سەرەتا ئیشەکەمان کرد یەکەم ئیشکەکردن من بۆ خۆم لە شوێنێکدا بەس بە سکەیت کردم و بزانم ئەو ئیشێکە من تێدا سەرکەوتوم پێشەوەی کە بە یاق دەستی پێ بکەم واتە هەموو شتێک هەوڵدانەیە بۆ خۆم تاقیم کردەوە تێشیدا سەرکەوتو بووین و تا ڕادەیەکی باش هەم سەر دیوار و چەند گۆشەی سێ گۆشە چوار گۆشە بەکاربێنی بەڵام وێنێکە بۆ هەر وێنەیەک نووسینێک شتێکی سەر دیوارێک دیکەی لە هەموو لایەک و کلیەوە تێدەپاری لە هەموو لایەک و خۆی دەردەکەوێت بەڵام سێڕەهەندی بۆ شێوەیە تەنها یەک گۆشە چەقی هەیە لەو شوێنەوە دەردەکەوێت کاری خۆبەخشی بووە ئەوەی کە هاوکاریش کرابین هاوکاری مادی هیچ نەبووە لێرە تەنها ئەوەیە کە چەند شوێنێک لەسەر حیسابی خۆیان ئەو بۆ یاخو فڵسەی کە ویستومان یعنی ئەوەی کە بەکارمان هێناوەتەوە بۆ ئیشەکە ئەوەمان ئەویان بۆ سەرفکردنیێتدنا ئەوەی کە دەمێنێتەوە وەکو ئەوەیە کە حەز و پەیامەکەی خۆتە بیگەێنی و دەتەوێت خەونەکەت نەمرێ بەهرەکەت نەمرێ ئەوەی کە تۆ هەتە ئەو شوێنێکوێنەمان لێکێشاوە شوێنێک بۆ کە ویستومانە زۆرترین بینەری هەبێ بوون لە سەرەتای ناو بازار لە ناو زانکۆی ڕاپەڕین لە ناو پارکە گشتیەکان ئێوەی کردووە لە سلێمانی ناو بەندیخانەی ئافرەتان کتێبخانە بووە بۆ تەرجیع بۆ خوێندنەوە ئیشی هونەری لێرە هەست کەسێک هونەر بێ جات چێ هونەری وێنەکێشان بێ یاخود فۆتۆگراف بێ یا هەر بوارێککە بێ لێرە لانێ باش لەوە تێبگا کە ئیشی هونەر لێرە پارە بژێوی پەیدا ناکاتەنها حەز و خولیایەکە ئەو حەز و خولیایکە بۆ خۆی دەوێت حەز و خولیاکەی نەمرێت و بیخاتە بەرجەستە و هەرچەندە سەر بارگرانی بێ لەسەر ژیانی خۆشی بەڵام لێرە ناتوانیت بژێوی ژیان پەیداکە هونەری بە شێوەیەک